دادی جان باشی بژی بە قوربان سپاس ڕۆژی ڤالنتاین لێ پیرۆز بێ ڕۆژی چی؟ ڤالنتاین ڕۆژی خۆشەویستی سپاس دەکەم بژی بە قوربان دۆست پیرۆز بێ زۆر سپاس خۆشەویستە هەیە خۆشەویست وەڵای باسی کام خۆشەویستەمەکەی چ داواکاریەکت هەیە چیت هەیە بۆ ئەم ڕۆژە ڤالنتاین بۆچی؟ ڤالنتاین ڤالنتاین چییە؟ ئەوە دەکەی دەسی پێکردن بە تۆزیعی تۆزێک نامام حەج ئەی ڕۆژی خۆشەویستیە چی هەیە بۆ خۆشەویستەکەم خۆشەویستی من؟ بەڵێ. جەنازەم باسی کامیانەکەی خۆشەویستان لەگەڵمان بن چه هیوایتت هەیە لەم ڕۆژەیە والله هیوام زۆر ئەگە ئەم حکومەتە بمان ناتێ یەکەم معاشەکەمان باتێ و خەڵکە تێروتە سەلکا و نوتمان باتێ بەم سەرمایە ئاوە خۆلەخوا بە زیاوی خەڵکە بارانە باری و بەزاجی خۆت وە سەرمایە چۆڵە ئەی من وعدم بە تۆ لە قاعێکی ئاچۆڵە بۆگرم ئێوانی ترکوان ئەمە تکێ ئەو خەڵکە هەمووی بۆ کردە دەرەوە ئەوەی هەر هەمویان نەهێنیتەوە بۆ با بەیەکەوە شای بگێڕی شای چی بگێڕم بە قوربان بتو قاعێکی چۆڵە بۆگرم ئەوەی هەمویان نەهێنیتەوە دوو دانە عاشقم لێ کردوتەوە ئەوەی هەمویان نەهێنیتەوە چەند لە شو بیانە خۆ کاسبم بیان دۆزمەوە ئەوەی هەمویان نەهێنیتەوە کەیفی خۆتە یارمەتی منیت ئەو خەرسە مێزەکەی سێنم بەخێر بێن کاکە بەجە فەرم ئەوە پێ تۆ دەگەی خۆتۆ زۆر زۆر کردەوە خوا بەخێر بن کاکەمەجان داوا لەبوو نەکەم وڵی تۆزە ڕاکشاو مەگەم من دەرگاکان نەبوو زۆر سپاس کاکە باڕانجان باوەڕکە لەو سەرما هەڕق بووین و کاکە زانیمە لە کێرە دەگەی بۆستان ئەخ کاکەمالی لەم ڕۆژەدا بێتدا لە بەیانیوە خەوتووە ئەیبرا چۆن شتووە پیا چۆن لە ڕۆژی پیاوە تایبەت ئاخرە تۆ با بچووی تا هەدەیەکە ڕۆژ نەکۆ بێنە ڕۆژی چییە کاکە خۆ قابل ڕۆژی مەحشەر نیت چییە ئەینە زانیۆ کاک باڵان بەیانی ڕۆژی ڤالەنتاینە ڕۆژی خۆشەویستیە چۆن برا بەیانی ڕۆژێکی مێژوویە لە تاریخی میلەتی کووردا کوردی بۆ جێرا بە خۆمە ڕۆژە هەڵەبجە نییە سڵاو لێ بێ سڵاو لە تۆش چۆنی تۆ چۆنی ماشەڵاو لێ بێ هەمووی سوورە دیارە عاشقی ئارەوەڵا سەر و خوارم سوورەڵی فیشەکی گردار دێ یاخوا ڤالنتاینە پیرۆز بێ چیت هەیە بۆ ئێمە لەم ڕۆژە ناکۆجان سەر و خوارم چی سوورە فیشەکی گڕارم تۆ باسی چیەکەی تۆ بەتەمای بڵێ چی بێدەنگ ئاشە جوانەکەیەکمە بوو زۆر خۆشەوی باسی واکەی یاڵە حاسر دەسمان ئەو بەناو سارێ کاکە بە وڵا کاکە دێ کۆردە بە خۆرێرەوە بۆس عینەکە دەچاوە بۆس ئاگەر ڕۆژی خۆ دەبەردەم جادەگا کەوت هێشتا توانی پێکەنی هەر باشە نەکەوت گرانە بم بۆسە وێ وا گرانێ ئەو لە چۆتی و هەر خەرجی بەڕڵات ڕسە بۆ چیە دڕوت بەڵا سارە و کڕی بۆ یەسە بوو بديك بيوصل بس ايشك سعر ما تسكر خلاص انبطل كاكا منم گوڵەتان پێشکەشەکەم کە پێشکەشی خێزانکاری بکەن زۆر سپاس مەمنون لە کاتان نەگرم ڕۆژی لەسەر دەگی دەستێکتان خۆش بێت باش بێ خستمانە ئەلی بێ بەرچۆر دەگی دەستێکتان خۆش بێت دەست ئەزانم چەند خۆشتەوێم چاوەکانت بۆمە دوێن ئەزانم بیرت لای چیە و خەیاڵەکانت لە شوێن عاشقی نایکاونێنە بڵێ دڵ
بۆ تۆ نەماوە لە پێم بڵێ شێتی منی شەو ڕۆژت لێگۆڕاوە تاکو تەنیا و تاقانەی دڵمی تۆ بە تەنیا ماڵی منی تەواوی دنیا بزانن کە تۆ خاوەنی ئەو دڵی منی تاکو تەنیا و تاقانەی دڵمی تۆ بە تەنیا ماڵی منی تەواوی دنیا بزانن کە تۆ خاوەنی